بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحابته إلى يوم الدين. عزيزان خوشويستان، خوشحالين لا وانه كتير لفقه فرموده بخدمت عن جيشنا لبروجي بهاي فرموده جيشنا أو فرمودي 128 لباسي خواردن وخواردنوا كبيغمبري خوا صلى الله عليه وسلم فيما عند فرميت إذا أكل أحدكم طعاما هر کەسێک لە ئێوە کاتێک کە خواردنێکی خوارد فلا يمسح يده حتى يلعقها با دەستی نەسڕێتەوە تاوەکو ئەوە بە دەمی پەنجەکانی ئەمژێت کە ئەمە لە ڕاستیدا فقی ئەم فەرمودەیە. جارێ سەرەتا زۆر جار ئەم فەرمودانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەکەم بیری خواردن و خواردنەوەکانمان هێنێتەوە کە لە ڕاستی ئەم خواردن و خواردنەوانە سەرچاوی بەدەستهێنانی هی خوایە و کاتێکیش کە تۆ دەیخۆی چۆنیەتی هەزمکردن و چۆنیەتی هاڕین و وردکردن و داخلبوونیشی بە شێوازێ لە شێوازەکانە ئەگەر دەسەڵاتی خوایی و ڕەحمەتی خوایی لەگەڵ نەبێ وا بە ئاسانی دانابەزێت. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووهەم لە ڕاستیدا گرنگی ئەوە دەگەیەنێت کە ئەم خواردنەی کاتێ دەخورێت ئەوەندە گرینگە، ئەوەندە جێگەی ئەهەمیەتە کاتێک ئێستاش زانستی ئێستا و بە تەجروبەش دیارە کاتی ئەو خواردنەی خۆی کە بەدەست دەیخۆی یەک ئەوەیە کە دوایی پەنجەکانت دەلێسیتەوە دەکەیتە ناودمتەوە تاموچەژێکی تایبەتی هەیە. دوو کاتێک کە بەم دەسانە دەخورێ بێگومان پێش ئەوە دەست شۆردراوە و دەی لەسەر ئەوەش کە تۆ کاتێ شت بەدەست ئەخۆی ناڕاستە و خۆ ئاماژەیە بۆەوەی پێش خواردنەکە دەست بشۆرە چووکە تۆ ێستا پەنجەکانت هەم ئەەکەیتە ناو خواردنەکەەوە هەم ئەەکەیتە ناو دەمتەوە کەواتە ناڕاستە و خۆ ئاماژەیە بە شۆردنی دەست. سێ لە دوای ئەمە جارێکی تر دوای خواردنەکەش ئاماژەیە بە شۆردن و بەسڕینەوەی. کەواتە لەم فەرمودە پیرۆزەیە خاڵی چوارەم لە فقی ئەم فەرمودەیە ئەوەیە کە ئەو خواردنەی کە بەدەستەوە دەمێنێتەوە وەکو ڕێزگرتنێک وەکو ئەو شتێکی کە پێی دەسڕیتەوە وای لێ مەکە بەڵکو بە زاری خۆت یا بە چەژ وەرگرتنی خۆت بیلێسەوە. و لەگەڵ ئەمەشدا ئەوەشمان بۆ دەرەکەوێ هەم لەم فەرمودەیەدا فقی چوارەمی ئەوەیە تاموچەش لە سەرزوبانایە تاموچەش لە دەمایە دوایی کە ڕۆیشتە خوارەوە ئەو تاموچەژە نامێنێ. هەر علمیەنیش وایە کە ئێستا تاموچەژی خواردنەکان لەسەر نوکی زوبان لە جیهازێکی تایبەتیە کە خوای باڵادەست جەلە جەلالوه لەوێدا تەرخانی کردووە. چونکە کاتێک کە تۆ دەست بۆ دەمەبەی ڕاستەوخۆ بەر زوبان ئەکەوێ بۆ ئەوەی جارێکی تر هەست بەوە بکەی کە ئەم خواردنەی من خواردم چەژێکی هەبوو، ئەم خواردنەی من خواردم خوا تامێکی تیا دروست کردبوو، جگە لەو تامەی کە بە کەوچک، جگە لەو تامەی کە بە چنگاڵ، جگە لەو تامەی بە شتێکی تر دەیخۆی تامێکی تر هەر بەدەستەکان تامێکی تر وەردەگرێ بۆ ئەوەی تام لەسەر تام زیاتریش و دوای ئەوە ئەم شیرنی و تامەی کە لەم خواردنەدا دروست کراوە هەستەکەی کەسێکی باڵا دەست هەیە ئەم تامەی تیا دروست کردووە بۆ ئەوەی کەواتۆ جارێکی تر هەست بکەی ئەم خواردنە تەنها دەستی تۆ نییە و دەستی خەڵکانی تریشە. بە هیوای ئەوەی خوای گەورە بەرەکەت بکاتە خواردنەکانمانەوە و جێبەجێکردنی سونەتەکانیش لە لای ئێمەوە. وەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوهو.